ماڵێ بڵێ ئەمن لە یۆنانم دوێنێ یەکتەکەمان نخۆم بوو سێ چوار کەس دەرسوین سێودە بارانیشم نامەی دەنگی فریادە بۆ براکەی ناردووە و با دڵی پڕ لە حەسرەتەوە دەڵێ خۆیان ڕزگاریان بووە بەڵام منداڵەکانی سێڤدا و بارانیان لەدەستداوە. لادەمی فریادەوە گوێبیستی چیرۆکی ناخەژێنی بوون بە قوربانی سێڤدای 6 ساڵان و بارانی 3 ساڵان دەبین کە لە 21 ئەم مانگە یەختێک نزیکەی 70 سەرنشینی هەڵگرت بوو لە دەریای ئیجا لە نێوان تورکیا و یۆنان نوقم دەبێت و زۆربەی سەرنشینانی تاک و ئێستاش بێسەر و شوێنن. بە قسەی ئەوانەی کە دەرباز بوون دەڵێن کوم بووە کە کوم بۆ ئاواتوتە ناو یەختەکەەوە. نامەیەکی سەوتی ناردووە دەڵێ ئەمن خۆم و خێزانەکەم سەلامەتین بەڵام باران و سێڤدام خنکاون مردوون دەست دەکا بە گریان دەڵێ هەر ئەو دۆمە ماوین ینی هەر ئەو دوام ماون دڵنیاشە برای من کە ئەوەندەی منداڵەکە خۆش دەویستن ئەگەر 100% دڵنیان نەبێت کە منداڵەکە لە پێش چاوی خۆی غەرق بوون و کەوتونە ئاوەکەی وای نەدەگوت قەدە هەواڵی نەدەدا 50 کۆچبەری کورد لە یەختێکدا نقم بێ 50 کۆچبەر تا ئێستا لێ دوانێک نەدرێت تا ئێستا نەڵێ بە دوای کەوتوین یعنی خەمساردی لەوە زیاتر چیکە 50 هاوڵاتی ئەم هەرێمەت هەموو دنیا دەڵێ غەرق بوون هەموو دنیا دەڵێ کەوتونە ناوە تا ئێستا قسەیەکی نەکردووە بە دوای نەکەوتووە یعنی خەمساردی چیە هەموو حەسەن و ڕێبەن جەماعەت هەرێم پێکەوە خەمەنە بە سەلامەتی ئینشەڵڵا. درەنگانێکی شەوی ڕابردوو ڕامیار پەیوەندی با باوکیەوە دەکات و دەڵێت خۆی و مامی و پورزایەکی ڕزگاریان بووە و سەلامەتن و لەلایەن پۆلیسی یۆنانەوە دەست بەسەر کراون. باوکی ڕامیار دەڵێت 3 شەو ڕۆژە خەو و خواردنی نەبووە و چاوەڕێی هەواڵێک بووە دەژڵێت بێکاری و دانەمەزراندن و خەمساردی حکوومەت وای کردووە کۆچ بکەن. بڵەبەت لەسەر جێگاوم باخەتم خەوم نییە چەند شەوەلەوەتی ئەو شتە بووە خەوم نییە من کە باوکی ڕامیارم برای کاک حەسەنیشم و پورزای کاک سادرم ساعت 1:50 پەیوەندی بە من وەکردو بە سەوت و سوورەوە دەڵێ ئێمە لە نەخۆشخانەیەکی لە وێنان دەست بەسەرین پۆلیسن لە دەورەیە بە سەریعی لێدوانەکەی کرد چاوم پێکەوتن 10 ڕاوی دەڵێ کاکە ئێمە ئەو 3 نەفەرە لەگە 7 کورد لەگەڵ 6 حارەب لێ دەست بەسەرین نازانین ئانی کە بۆ کوێ پڕژیون شەپۆل لێی داوین دەستمان بەچوو پێکەوە گرتووە نازانین ئایا چۆن چۆنی ڕزگارمان بووە. کاک حەسەنی برام کە لەو عادیسەیدا بووە کاک حەسەن یاسای تەواو کردووە چەند ساڵە تاعین نەبووە پەنای بۆ هەموو شتێک برد ینی لە هیچ شوێنێک تاعین نەبوو. کوڕەکەیمیش کە کاک ڕامیارە 6 تەواو کردبوو بێئیش کرد لە ماڵەوە بەس وەکو ئەو خەڵکە کە سەری خۆیان هەگرتووە لە بێحەدالەتی و ناداتپەروەری ئەو وەزعی ئەو حکومەی کە ناتە سەرخەت ئاوڕێک لەو میلەتە ناداتەوە ینی شتێکی وان ناکە ئەو خەڵکە سەری خۆی هەڵنەگرێ. زۆربەی سەرنشینانی یەختە نقومبووەکەی نزیک بە یۆنانی چەند ڕۆژی ڕابردوو کورد بوون و بەشی زۆریشیان هاوڵاتی دەڤەری ڕاپەڕینن. نزیکەی 13 کەسیان لەلایەن پۆلیسی یۆنانەوە ڕزگار کراون کە 7 کەسیان کورد بوون. چارەنووسی سەرنشینەکانی دیکەش تاکو ئێستا نادیارە. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.